چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. موسا و شوان. ڕۆژێ حەزرەتی موسا بە ڕێگادا دەڕۆی و شوانێکی بینی لە تەک خواوەندا ڕاز و نیازی دەکرد و دەیوێت: هۆ خوای گەورە، تۆ لەکوێی تا بمەنۆکەرت، پێڵاوە شڕەکانت بدورمەوە، پرچت شانە بکەم، جلکەکانت بشۆم و ئەسپێکانی سەرت بکوژم. هۆ خوای گەورە، شیرت بۆ دەهێنم و دەستت ماز دەکەم و قاچە ماندووەکانت دەشێلم تا ماندوویەتیت بڕەوێتەوە و کاتی خەوتنت چرپایەکەت پاک و خاوێن دەکەمەوە. پێم بڵێ لەکوێی، هۆ خوایە، گشت بزنەکانم قەزاوە گێڕت بن، من بە یادی تۆوە دەتریکێنم و هەی دەکەم. شوانە هاواری دەکرد و بە شوێن خوادا دەگەڕا. موسا ڕاوەستا و گوێی بۆ قسەکانی شوانە ڕادێرا و کاتێک ئەو بێدەنگ بوو، موسا ڕووی تێکرد و وتی: ئەهای کابرا، ئەوە لەگەڵ شێ قسەت دەکرد. شوانە وتی: لەگەڵ ئەو زاتەی ئێمە و ئەم ئاسمان و زەمینەی دروست کردووە. موسا وتی: ئەی بەدبەخت، تۆ لە دین دەرچووی، تازە کافر بووی، ئەمە چ قسەیەلێکی بێهودە و هەلەق و مەلەقندایانکەی، دەمت داخە، بۆ گەنی کوفرەکانت دنیای پیس کرد. پێڵاو ئەو شتە تڕوهاتانە شایستەی بنیادەمی وەک تۆن، پەروەردگاری جیهانیان لەم شتانە بەریە. ئەگەر بێدەنگ نەبیت و واز لەم ڕێنانە نەهێنیت، ئاگری خەشمی خوددا سەراپای عالەم دەسووتێنێ. ئەوە تا دووکەڵی ئەواگرا گیانی تۆی ڕەش کردووە. مادام دەزانی خوددا داوەرە، کەواتە نابێت قسەی پڕ و پوچ بکەیت. ئەم قسانە لەگەڵ پور و مەڕ و بزنەکانتدا بکە نەخوددا. شیر بۆ کەسێکە برسی بێت و کەسێک پێڵاوی دەوێت کاتاچ بێت. نابێت بێ ئەدەبانە لە تەک پەروەردگارا قسە بکەیت، چونکە دڵ پێی ڕەش دەبێت و ژیانی بنیادەم وێران دەکات. شوانە وتی: ئەی موسا، دەمت دادووریم، لە تاو پەشیمانیدا وا گیانم دەسووتێ. پاشان کابرای شوان هەڵسا و یەخەی خۆی دادڕی، دەی ناڵاند و ڕووی کردە دەشت و کێو. سروش بۆ موسا هات: ئەی موسا، بۆچی بەندەکەمانت لێ دوورخستینەوە؟ ئێمە تۆمان بۆ ویسال نارد، نەوەک بۆ فیراق و لێکدابڕان. ئەوەی لە دیدگای ئەوە وەستایش کرا و جوانە، بەلای تۆوە ناشرین و قێزەونا. بزانە هەر کەسێ سروشتێکی تایبەت بەخۆی هەیە. ئێمە زمان و دەستەواژەیەلێکی جیاوازمان بە هەر کەسێک بەخشیوە، بۆیە هەر کەسە و بە زمانی خۆی و بەندازەی تێگەیشتنی خۆی قسەمان لە تەکدا دەکات. پاشا زمانێکی هەیە و گەدا و شوان هەر یەکەیان زمان و شێوازێک و مەرامێکی تایبەتی بە خۆیان. ئێمە گرنگی نادەین بە جیاوازی زمانەکان و شێوە و ڕوخسارەکان، بەڵکو تەماشای دڵ و دەروون دەکەین، تەنانەت ئەگەر قسەی نەشیاویش لە زاریان بێتە دەرێ. کاتێ خواوەند ئەو سروشەی بۆ موسا نارد، هەندێ ڕاست کەوتنە دڵی موساوە کە زمان لە ئاستیاندا دۆش داما و بوونە هۆی ئەوەی شتەکان تێکەڵ بکات و بۆ ئەوەی چیتر حکم بەڕواڵەت نەدا. ئەو ڕازانە وەها موسایان گۆڕی کە ماوەیەک حەیران و سەراسیمە دەبوو، پاشان دەهاتەوە سەرخۆی، لە دڵەوە لە ئەزەلەوە بۆ ئەبەد هەڵدەهات. موسا کاتێ سروشتی خواوەندی ژنەفت، دەشت و دەریدا بە پێوە، سا بەڵکو شوانە بدۆزێتەوە. لە سارادا بە دوای جێپێی ئەودا دەگەڕا، دەیزانی جێپێی کەسانی پەرێشان جیاوازی هەیە لە تەک جێپێی خەڵکی تردا. موسا بە دوای شوێن پێیدا دەگەڕا و هێندە کنە و پشکنینی کرد تا ئاخرەکەی دۆزیەوە. کاتێ بینی چوو بەرەو لای وتی: ئۆ کابرا، مژدەت لێبێ، سەبارەت بە تۆ فەرمانێکی خوداییم پێگەیشت. ئیدی بە دوای هیچ ئادابێکی قسەکردندا مەگەڕێ و هەرچی دڵت دەیخوازێ ئەوە بڵێ. کوفرەکەت هەموو دینە و تۆ پارێزراویت و دنیاش هیچ ترس و بیمێکی نییە لە دەستت. شوانە وتی: منی تر لەم قسانە تێپەڕیم و خەریکم لە خوێنی خۆمدا دەگەوزێم، لە ئاسمانیش ڕەت بوومە و 100,000 ساڵ لەو قۆناغە پەڕیومەتەوە. تۆ قامچیەکی وەهات سرەواندا وەسپا کە باڵی گرتەوە و لە گەردوونیش تێپەڕی.
ئافرین بۆ دەست و بازوود کاوە قامچیەکت وەشان حاڵی من ئێستا شتێکە باز ناکرێ ناتوانم بڵێم هەنووکە چه حاڵێکم هەیە وا خەریکم عروج دەکەم لێکدانەوەی چیرۆکەکە داستانی موسا و شوان ئەگەر چی تیشک دەخاتە سەر هەردوو گرۆی ئەهلی شوپاندن و تەنزیه وەلێ ئەگەر ڕەچاوی ئەم پۆلێنکردنە نەکەین ئەوا دەبینین کابرای شوان ڕەمزی بنیادەمی باوەڕدارە کە حەق تەعالای لە دڵی خۆیدا دۆزیوەتەوە و هەرچەندە نایبینێت بەڵام هۆگریەکی لەگەڵدا هەیە و قسەیە و تۆ دەکات کە لە دیدگای ئەهلی شەریعەتەوە کوفرە ئەگەرچی هۆگریەکەی ئەو مەعریفەت بە سروشتی ترین شێوە دەخاتە ڕوو دوجارەوەی دەکەوێتە بەر نەشتەری ڕەخنا شێوازی ڕەسمی و نەریداسای ئەهلی شەریعەتە کە ڕێی نێوان بەندە و حەق تەعالای لە تاقە ڕێگەیەکدا قەتیس کردووە و باقی ڕێگاکانی دیکەی داخست.